مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بە سەرۆکایەتی وەفتێکی پێکهاتوو لە 7 وەزیر و بە سەردانێکی فەرمی لە سەر بانگهێشتی ئیبراهیم ڕەیسی سەرۆک کۆماری ئەو وڵاتە سەردانی تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێرانی کرد. لە لێدوانێکیدا پێش بە ڕێکەوتنی کازمی ڕایگەیاند ئاماج لە سەردانەکە پەرەپێدانی پەیوەندی دوولایەنە و کردنەوەی دەرگای هاوکاریە لە بوارە جیاوازەکاندا بە تیشەخستنە سەر پەیوەندیە دێرینەکانی هەردوو وڵاتی دۆست. لە دوای سەردانەکەی و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکۆماری ئێران مستەفا کازمی و ئیبراهیم ڕەیسی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ساز کرد. کازمی لە میانەی کۆنگرە ڕۆژنامەوانەکەدا باسی لە ناوڕۆکی کۆبوونەوەکەی لەگەڵ ڕەیسی کردووتی لە کۆبوونەوەکەدا ژمارەیەک پرسی گرنگ لەوانە پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات تاوتوێکرا. هەوتیشی هەروەها لەبارەی دۆسیە ئابوووریەکان بەستنەوەی عێراق و ئێران بە هێڵی شەمەندەفەر و زیادکردنی ئاڵوگۆڕی بازرگانی گفتوگۆمان کرد. لە بەشێکی دیکەی قسەکانیدا سەرۆکوەزیرانی عێراق سوپاسی ئێران و هەموو ئەو وڵاتانەی کرد کە لە شەڕی دژ بە داعش پاڵپشتی عێراقیان کردووە. لای خۆیەوە ئیبراهیم ڕەیسی سەرۆکۆماری ئێران ئاشکرای کرد کە سەرۆکوەزیرانی عێراق ڕەزامەندی سەبارەت بە زیادکردنی پشکی ئێران لە بارەی زیارەتکارانی چلەی ئیمام حوسێن نیشانداوە وتیشی لەگەڵ مستەفا کازمی ڕێکەوتون ڤیزا لەسەر هاوڵاتیانی هەردوو وڵات هەڵبگیرێت. ڕەیسی باسی لەوەش کرد کە ئێران پەیوەندێکی قوڵی لەگەڵ عێراقدا هەیە و وتیشی دەمانەوێت پەیوەندەکانمان پتەوتر بکەین. بە پێی زانیاریە پێشوەختەکان سەرۆکوەزیرانی عێراق لە بارەی پرسی قەرزەکانی سەر وڵاتەکەی لە دۆسی وزەدا کە 6 ملیار دۆلار دەبێت هەروەها مەیانگیری نێوان تاران و ڕیازیش گفتوگۆی لەگەڵ سەرۆکی ئێران کردووە. سەردانی سەرۆکوەزیرانی عێراق بە یەکەم سەردانی بەرپرسێکی گەورەی وڵاتان دێت بۆ ئێران لە دوای دەستبەکاربوونی سەرۆکی نوێی ئەو وڵاتە.